سنتەری ڕۆشنبیری کەرکووک خولێکی سێمانگەی هونەری بۆ فێربوونی میوزیک و شانۆ و شێوەکاری و هەڵپەڕکێ ساز کرد. وەڵی سەنتەری ڕۆشنبیری کەرکووکە ئاهەنگی کۆتایی خولێکی هونەری تێدا بەڕێوە دەچێت. خولەکە بەرەمی سێمانگی ژمارەیەک مامۆستایە کە لە بوارەکانی موزیک و شانۆ و شێوەکاری و هەڵپەڕکێ بۆ فێرخوازانی شارەکە کراونەتەوە. ئامانجمان لەم خولە کۆم بتوانین کۆمەڵی گەنجی هونەرمەند کۆمەڵی گەنجی هونەردۆست لە شارەکە پێ بگەین خۆی کەرکووک لەو یەکێکە لەو شارانەی کە بە هونەر ناسراوە. ئێمە ئەمانە درێژە پێدەری ئەو هونەرە بین لە هەموو بوارەکانە. ئەمانەوێ گەنجەکانمان لەو قەیرانەی کە ئێستا کەرکووک تێکەوتووە کە بۆتە هۆی ئەوەی وەزی ئەمنی خراپ مادەی هۆشبەر وڵاتە شارەکەمانی وێناگرتووە. ئەمانەوێت هەچۆنێ بەدایان بڕێن بین بە هونەر ئاشتیان بکەینەوە هونەر بەردەوام بێت لەم شارە و خولەکە ماوەی سێمانگی خان ئەم ڕۆژی کۆتایە و خەڵات و ئاهەنگی کۆتایە جێڕ. مامۆستایانی خولەکە بە گرنگیەوە باسییان لەو سوودانە کرد کە فێرخوازانی و خولە بەدەستیان هێناوە. چوار خول بوو، خولی شێوەکاری و خولی شانۆ و خولی موسیک و لە هەمان کاتە خولی هەڵپەڕکێ بوو. ئەمڕۆ کۆتا ڕۆژ بوو. پێمان خۆش بوو ئاهەنگێکی خنجیلانە پێشکەش بۆ قوتابیانە بکەین کە دەرچووی ئەو خولە سێمانگیان. ئێمە وەک مامۆستا من وەک مامۆستای خولی شانۆ کورتە شانۆیەکمان پێشکەش کردووە و هیوادارین بەدڵی هەموو لایەک بێت و دەستخۆشی لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکەکەین و لە بۆردی چالاکیەکان و لە هەمویان. مامۆستای گیتار بەشداریم کردووە نزیکەی 5 بۆ 6 تا 7 تەلەبەی فێرخوازی گیتارم هەبووە. هەموو شتە سەرەتایەکانی کە لەسەر ئامێری گیتار هەیە فێری تەلە قوتابیەکانم کردەوە فێری فێرخوازەکانم کردەوە. زۆر سواز بۆخوا توانیمانە بە شێوازێکی زۆر باش قوتابیەکان فێر بکەین فێرخوازەکان فێر بکەین بە باشی بە شێوەی ئەکادمی بە شێوەیەکی جوان و بە لەسەر ڕیتمەکانی مۆسیقا بە شێوەیەکی زۆر باش و پراکتیکانە. سەرەکیە هونەرەکان لە کەرکووک گەشەی بەرچاویان بەخۆوە بینیوە. هەوڵی دەستگا ڕۆشنبیرەکانی کەرکووک گەشە پێدانی ڕەوتی هونەرە لە کەرکووک کە شاری کەرکووک لە دێر زەمانەوە بە شارێکی هونەری دەوڵەمەند ناسراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. لە هەولێر گروپی موزیکی کوردستان و توپی کوردستان کۆنسرتێکی گۆرانی و میوزیکیان ڕێخست کە لەلایەن پرۆژەی هێلان و بە هاوکاری پەیمانگای گۆتا بەڕێوە چوو. زۆر بەخێر بێن. دیارە ئەم کۆنسێرتە لە زنجیرە کۆنسێرتەکانی هێلانە پرۆژەی هێلان کە پەیمانگەی گۆتە بە هاوکاری فێرگەی فرێمینگ ئەنجامی دەدا. ئێمەش لە شاری هەولێر خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە وەکو گروپی کوردستان بەشدارین لەم کۆنسێرتە. ئەم گروپە پێکاتوە لە کۆمەڵێک ژێنیار لە ڕۆژهەڵات و باشووری کوردستان و ئەم مادانی کە ئەو ڕۆمان ئامادە کردو و میوانانی خۆشەویست کۆمەڵێک بەرهەمی گۆرانی بێژانی کۆن و هەروەها کۆمەڵێک بەرهەمی فۆلکلۆریشیان تێدایە. بێگومان ئەگەر هاوکاری بکرین و بەرنامەی بەڕاستی و پێویستی بە بەرنامە داڕشتێکی زۆر تۆکمە هەیە لە خزمەت هەموو ئەو شوێنانەداین کە دەست پێشخەری بکەن و هاوکارمان من لە دانانی کۆنسرت ئێمە ئامادەین. ئێمە لەسەر شانمان واجب و ئەرکە کە بتوانین هونەرەکەمان پێشکەش بەگەڵەکەمان بکەین. بەڵام یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە ئامادەکاری بکرێت چکە ئێمە ناتوانین بەڕاستی هەموو لایەنەکان بۆ خۆمان لە ئەستۆ بگرین. بە هەمووان دەیانەردەوە کرد تۆپەری شنگە بیزایێ ئەوە جەمی گوڵام وانی پۆل بەز دەبوون و دەهات ڕێگوڵێکی هەیە لە باغی شەدادی ئەم سوورە گوڵە ساڵ بەری 12 مانجێ